ئەوەیە ئەمە ئێستا ئەوە شارمدی شارەوانی هاتیە ئەڵە هیچ بەدەستە من نییە بەدەستەویە موچەکە ئەوە لۆن دێت ئەو ئەیگێڕنەوە داوای ئەوە کەین ئەمە دەبی موچەما لە کات خۆیدا پێ بدرێ وە لۆشن زیاد بی سلوسێ ڕۆژە موچەما وەرنەگرتیا دەبی لۆن زیاد بیت و بیتە 450 دەکات خۆشی دابێت ئەوە بڕیارە کاتیە نزانم فێڵن لەیەکە کرێکاریە فۆتین چییە ئەڵێن ئەوە هەفتێ دوو ڕۆژانی شی بکە موچەشتان لەکەمەکەینەوە بە 150 ئەمنێکە بارە بخۆم چەم 300,000 لەم بیتەوە 150 دوو ڕۆژانی شی بکەم هەم ئەفۆتێم هەموو چەکەشم بە شوێ ناکات ژیانەکە ئەوە لەمە ترسیدایە خراپە تێمان بڵێ کرێکاری تێیدایە لە سێ خانیان دەرکرایە پاری پێ نەدرایە کرێکاری وایە ئەوە شت پێ ناکرێ ئەرزاق پێ ناکرێت لە توانایدانی ئەرزاقی بکریت لەبەرەوەی ئەرزاقەکە گرانە لە توانایدانی بکرێت کرێخانی پێ نادرێت ئەمە ئەوە ئیشەکان لە چارەسەرە بیت کە کەنگین ئیشەکە چارەسەر بوو بڕیاریان گۆڕی کەنگین مەعاشیان لە کات خۆیدا دان لۆیان زیاد کردین ئەو دەمایی ئیشیەکەین و ئەو کاتی ئیشیەکەین دەست بە ئیشیەکەینەوە ڕێیا پێدەین ئەوژی ئیشی بکەن هەتا ئەو کاتی ئیشن لۆ چارەسەرە بیت کاری سەرەکی ئێمە ئەوەیە بڕیارەکە ڕەت بیتەوە ئەو بڕیاری دایتیان ڕەت بیتەوە لە هەفتێ دوو ڕۆژان ئیشی بکەیت زبڵەکە ئەوە تەواو نابیت بە دوو ڕۆژان و دووەمینیش موچەکەمان لە کات خۆی دابێت و بڵێ لۆشن زیاد بکرێت بیتە 450 ئاراسی قسەکە ئەگەر موچێک کرێکار ئەوەی کە هەیەی هەرەوەندە وەرە